سڵاوتان لەبێ بینەرانی هێژە لە شوێنێکن خۆشحاڵین لە گەشتێکی نوێی ئاکتوێلدا لەگەڵتانین بۆ ئەم بەرنامەیە دوو تەوەری سەرەکی گەرما و گەرمی ڕۆژمان بۆ هەڵبژاردن کە گفتوگۆی لەسەر دەکەین. یەک لە تەوەرەکان پرسی بەستنی کۆنگرەی نەتەوەییە لە نێوان پارت و لایەنە کوردیەکان بۆ مەبەستا شاندێکی کەنەکە ئێستا لە باشووری کوردستانە و دیداری لەگەڵ کۆمەڵێ لایەنی جیاواز پێک هێناوە. لێرەدا لەم تەوەرە و لەم دۆسیەدا بازەوە دەکەین کە ئایا بەستنی کۆنگرەی نەتەوەیی لە ئێستادا چەندێن گرنگە و ئەم دەست پێش خەریە چێ ئارمانجیشی لەگەڵدایە؟ ئایا لایەنەکان چەندێ ئامادەگیان هەیە بۆ دۆخی هەنووکەی ئێستا پێنە لای یەک و لەسەر مێزێک کۆ ببنەوە؟ تەوەرێکی دیکەمان تایبەتە بە باشووری کوردستان و پرسی ڕیفراندۆم لە باشووری کوردستان و لێکەوتە و هەروەها شورە بە جیاوازەکانی کە بۆی دەکرێت. تەوەرێکە کە هەر لەم بەرنامەیە گفتوگۆی تێمتەسەی لەسەرەکەی. بینەرانی هێژە بۆ ئەو مەبەستا ئێستا دۆستیەکمان بۆ ئامادەکردوون لەبارەی دوایین زانێرەکان لەسەر دیدارەکانی کەنەکە لە باشووری کوردستان. ئەو دۆسیە دەبینین دوای گفتوگۆی لەسەر دەکەین. شاندێکی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکەکە ئێستا لە باشووری کوردستانە بەمبەستی هەوڵدان بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی لەگەڵ حیزبە کوردیەکان کۆ دەبێتەوە. شاندەکە دوێنێ لە قەندیل لەگەڵ بەڕێوەبەرانی کۆماجڤاکن کوردستان کەجەکە کۆبووەوە. شاندی کەنەکە پێکاتە بوو لە تایر کەمالیزادە جێگیری هاوسەرۆکانی کەنەکە، فاروق جەمیل ئەنجامی دیوانی کەنەکە و دکتور کامران بەرواری ئەندامی کۆنسەی کەنەکە، پەروین عەزیز، سەید ئەکرەم و فەرهاد دۆسکی ئەنجامانی کەنەکە. لە قەندیل لەلایەن ڕەزا ئاڵتون ئەندامی کۆنسەی بەڕێوەبەرایەتی کەجەکە و بەسێ خۆزاد هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەرایەتی کەجەکەەوە پێشوازیان لێکرا. پاشتیداری نێوانیان هەردوولا کۆبوونەوەیەکی چاپەمەنیان ئەنجامدا. لەوێ تایر کەمالیزادە قسەی کردووتی پێویستە یەکەتی نەتەوەی پێک بێت تا هێزە باڵەدەستەکان بڕەوامان بزانن. ئێستا هێرشەکانی سەرگەلی کورد لە هەموو کات زیاترە. ئێمە لەگەڵ ژمارێکی زۆر لە حزبەکانی کوردستان کۆبووینەوە. کۆبوونەوەکانمان ئەنجامی ئەرینیان هەبووە. هیوادارین لە ئەنجامی ئەو کۆبوونەوانەدا بتوانین کۆنگرەی نەتەوەیی بەڕێوە ببین. پاشان بەسێ خۆزاد هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەرایەتی کەجەکەش قسەی کردووتی دۆخی ئێستا بۆ پێکهێنانی یەکەتی نەتەوەیی زۆر گونجاوە. لەبوونی یەکەتی نەتەوەیی هۆکار بووە بۆ ئەوەی هەمیشە سیاسەتی قڕکردن دژ بەگەلی کورد بەڕێوە بچێت. هێزە پیلانگەڕەکان دەیانەوێت کورد هەمیشە پەرچەوازە بێت. بۆ کۆتایی هێنان بە پیلانگەڕیەکانی سەرگەلی کورد بەستنی کۆنگرەی نەتەوەیی پێویستە. لەو کۆنگرەیشدا پێویستە هەموو حەزبە سیاسیەکان و ڕێکخراوەکانی گەلی کورد ئامادە بن. دەمێکی دیرۆکیە ji bo yekîtiya Kurdan ve demê de mutlaq ama pêwîst e em kongre netewî pêş bixin yekîtiya Kurdan pêş bixin. ڕۆژی 15 ئەم مانگەش هەمان شاندی کەنەکە لە شاری هەولێر سەردانی مەکتەبی پەیوەندیەکانی پارتی دموکراتی کوردستانی عێراقیان کرد. دوای کۆبوونەوەکە عەلی حوسێن بەرپرسی مەکتەبی پەیوەندیە نیشتمانیەکانی پارتی ڕایگەیاند لەگەڵ بەرادەرانی کەنەکە کۆمەڵێک بابەتی گرنگمان باس کرد. ئەوەی پێویستە بە کۆنگرەی نەتەوەیی یەکڕێزی کورد لەو ڕەوشە ئێمە پیشنیارمان کرد و پیشنیاریشمان وەرگرت. وتیشی ناوەڕۆکی ئەم کۆبوونەوەیە دەگەینی نەسەرکردایەتی و قسەی لەسەر دەکەین. تایر کەمالیزادە جێگری هاوسەرۆکانی کەنەکەش لەوێ وتی لە کۆبوونەوەکەدا تێگەشتنی باش هەبوو. بەرچاوڕوونیماندا یەک و هیوادارین ئەم پرۆژەیەمان سەر بگرێت بۆ ڕێخستنی ناوماڵی کورد. هەروەها لە بەرواریی 13 ئەم مانگە شاندەکەی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە لە شاری سلێمانی سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستانیان کردو لەلایەن ئەنجامەنی دەستەی کارگیری یەکێتیەوە پێشوازیان لێکرا. شاندەکە لەلایەن قادر حەمەجان و عومەر فەتاح ئەندامی دەستەی کارگێری و لێستە جەبار فەرمان ئەندامی سەرکردایەتی یەکێتی و ئیکرام عەلی لێپرساوی پەیوەندیەکانی یەکێتی نیشتمانیەوە پێشوازیان لێکرا. پاشتیدارەکەیان جێگیری هاوسەرۆکانی کەنەکە کۆبوونەوەکەی بە ئەرینی و گرنگ وەسف کرد. هەر هەمان ڕۆژ شاندی کەنەکە سەردانی بزوتنەوەی گۆڕانی کرد لە گردی زەرگەتەی شاری سلێمانی و لەلایەن ئەندامانی باڵای بزوتنەوەکەوە پێشوازیان لێکرا. شانی باسا جگە لەو لایەنانەی سەرەوە تا ئێستا شاندەکەی کەنەکە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی، حەزبی زەحمەتکێشان، حەزبی شیوعی چەند لایەنێکی دیکە کۆبوونەتەوە. Em ji hatine hevalê keneke pir kêfxweş bûn. Xebatekî didin meşandin rastî jî pir giring e. Konferansê Kongre Netewî Yekîtiya Kurdan pêşxistin vê alî di kar xebatekî hewldanekî çê dikin me kêfxweş dike. Em pir qîmet didin. Em piştîvanê wê dikin çi bikeve ser milê me em hazirin amadenin ji bo Kongre Netewî vê demê de vê xebat
بینەرانی ژان بابەتە لەگەڵ بە ڕێزڕێوار ڕەشید هاوسەرۆشی کەنگەکە گفتگۆ دەکەین. کاک ڕێبار بەخێراتن. کاک ڕێبار ئەگە من لەو پرسیارە و دەست پێ بکەم، هەڵبژاردننی کاتەکە مەبەستێک هەبوو بۆ ئەم دیدارانە یاخود ڕێکەوتە ئەمەی کە ئێستا پلانتان بۆ کردو کەوتوتە ئەم کاتەوە؟ نا هەر وەکو چالاکی کەوتوتە ئەم کاتەوە ڕاستەکەی ئەویش لەبەرەوەی کە کۆنگرەی نەتەوەیی کوردستان کۆمەڵی ئەرکی نیشتیمانی بەخۆی سپاردووە. یەکێک لە ئەرکەکان ئەوەیە کە هەمیشە هەوڵ بدەین ڕێکخرا و پارت و لایەنە سیاسیەکان لێک نزیک بکەینەوە. ئێستا باسی گەل ناکەم چونکە ئەویان بژارێکی ترا پرۆژەیەکی دیکەیە، بەڵام لایەنێکی کاری ئێمە ئەوەیە کە هەمیشە هەچی ڕێکخرا و حیزبی سیاسیە لە کوردستان نەک هەر لە باشووری کوردستان، لە سەراسەری کوردستان لێک نزیکیان بکەینەوە، پردێک دروستکەین بۆ بێگەیاندنی هەمومان هەموو لایەک و بۆ شەوەیە. ئەوەی کە کەوتوتە ئێستا هەڵبەت دیارە خۆتان نەزان ئێستا لە کوردستان سەرانسەری کوردستان لە ناو شەڕێکی زۆر گەورە و گرانایە لەلایەکەوە شەڕدژی هێزە کۆنەپەرستەکانی داعیش و هاوکارانیان، هەروەها دژ بە دەوڵەتی داگیرکەری تورکیا و هەروەها ئێران کە فشارێکی زۆر گەورەی سیاسی و ئەسکەری هێناوە بۆ سەر کوردستان کە ڕۆژانە خەڵکی کورد دەکوژێتەوە. لەبەرەوە لەو ئەو چالاکی ئێمە کە کەوتوتە ئێستا ڕاستێکی چالاکێکی پلان بۆ کراو نییە بکە کە حتمما لەبێ بکەوێتە مانگی حوتەوە خۆی ئێستا، بەڵام هاوکات کاتێکی گرنگە بۆ ئەوی کە چالاکیێکی تیا ئەنجام بدرێ بۆ مەبەستەی کە هەبوو لایەنێک زیاتر و زیاتر لێک نزیک بێت. باش ئەگەر مادەم وایە پرسیارەکە وا لێ بکەین کە هەوڵدان بۆ بەستنی کۆنگرەیەک یا با بڵێن چەترێک کە لایەنەکان بێنیتە لای یەک بۆ دۆخی ئێستا چەندە گرنگە، هەڵبەت ئێوە بەر ئێستاش چەند دەست پێشخەریکی دیکەتان کردووە کەنەکە، بەڵام ئەنجامی پێویستی وەرنەگرتووە. بەڵام بە بەرچاوگرتنی ئەو دۆخی ئێستا هەیە خۆشتان شۆبەتانگە کە شەڕ و ئاڵۆزی باڵی بەسەر کوردستان بە گشتیە کشاندووە. دروستبوونی ئەو کۆنگرەیە چەندێک گرنگە بۆ ئەوی کە بتوانرێت وەڵامی دۆخەکە بدرێتەوە. ئەو کۆنگرەی نەتەوەیی کوردستان کە ئێستا هەیە لەم فۆرمەی ئێستاە بەڕاستی تێر ناکە. ئێمە پێویستمان بۆیە کە هەموو لایەنێکی کوردی کوردستانی کە هەن کە دەتوان چالاک بن کە چالاکن لە کۆنگرەی نەتەوەیی کوردستانە خۆیان بنەوە، لەبەر ئەوەی ئێمە تەنها پێکەوە دەتوانین وەڵامی ئەم دۆخە زۆر ناهەموارە، ئەم دۆخە زۆر خراپەی کوردستان، ئەم دۆخە ئاڵۆزە بدەینەوە. لەبەر ئەوە پێکەوە بوونمان زۆر گرنگە. ئەوەیە کە ئێوە دەزانن لە سەرانسەری کوردستانە بە تایبەتی لە باشوور ئێستاکە لە 25 ساڵی ڕابردووە کۆمەڵێک دەستکەوت هەبوو لەوەی کە باشووری کوردستان دەتوانرا بکرێ بە بنکەیەکی زۆر بەهێزی ئازادی خوازی پێشکەوت و خوازی بەداخەوە ئێستا لە قەیرانێکی سیاسی زۆر گەورەیە دەژی، لە قەیرانێکی ئابووری زۆر گەورەیە دەژی. ئێمە پێمان وایە کە کۆکردنەوەی لایەنەکان کە دیالۆگێکی نیشتیمانی، دیالۆگێکی نەتەوەیی و ڕاوێژی نەتەوەیی پێکەوە دەتوانێت ئەو پرسەی ئێمە زۆر خێراتر و زۆر چالاکتر بکات دژ بە سیستەمی داگیرکەری لە کوردستانەوە، هەروەها بۆ خۆشکردنی ژیانی خەڵکی کوردستان و بۆ باشکردنی ژیانی خەڵکی کوردستان و بۆ پێشخستنی کۆمەلگای کوردستان. باشە، تا ئێستا کۆمەڵە دیداری ئەنجام دراوە. ئەمڕۆژ دوایین دیدار بە پێوزانیاریانی هەیە لەگەڵ حیزبی شیوعی بزوتنەوەی ئیسلامی بووە ئەمڕۆ بەبەست لە باشووری کوردستانە. ئەوەی خەجی سەرنجامە لە هەموو ئەم حیزبانی دەبیستین کە دیدار کراوە لە زۆر بۆن و زۆر دیدار و چاوپێکەوت ناڵن بەڵێ ئێمە ئامادەین بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی، بەڵام هێشتا ئەوە بەکرداری نەکراوە، زیاتر لە چوارچەی گوتارێکا دەرچووە، چوارچەی گوتارێکە ماوە ببوورە. بەبەستی من ئەوەیە ئەم دیداری ئەم جارەیان کە لە باشوور ئەنجام دراوە لەگەڵ ئەو لایەنانە هیچ هیوا بەخشەیە هیچ دروستکایەکی هیوای لێ بەدێکرێت کە ئیدی ئەم قسانە بکەوێتە باری پراکتیکەوە. بەڕاستی نازانم، ناتوانم وەڵامێکی وا بدەمەوە کە چوزانم چاوەڕوانێکی تایبەت خەڵکی کوردستان بخەمن دۆخێکی چاوەڕوانی تایبەتەوە، بەڵام من دەتوانم ئاوا بڵێم کە سەبارەت بە یەکێتی نەتەوەیی لە ناو خودی کووردا لە ناو خەڵکی کوردستانە یەکێتی نەتەوەیی بەهێزە. زیاتر و زیاتر مەسەڵەن خەڵکی کرماشان و ئیلام و سنە و مەهاباد و چوزانم دیاربەکر و سلێمانی ئەوانە لێک نزیک دەبنەوە، زیاتر هاوهەستی هاوسۆزی هاوسەنگەری دروست دەبێت لە ناو خەڵکی کوردستانە. کاتی ئەوەش هاتووە
هاتووە کە لە ناو ڕێکخراوەکانی ڕێکخراوە سیاسیەکان و ڕێکخراوەکانی دیکەی کوردستانە ئەو جۆرە نزیک بوونەوەی ئەو دیالۆگە نیشتیمانیە دروست بێ. ئەگەر بێت و ئەم بەم کۆنفرانسش نەتوانی وەڵام وەرگرین، هیوادارم کە ئەم کۆنفرانسی کە ئێستا بەڕێوەی ئێمە بگرینەوەی کە هەنگاوێکی تر لایەنەکان لێک نزیک بکەینەوە، چونکو بەرحاڵ هەر چۆنێک بە بەشێک لە کاری ئێمە دروستکردنی پردە لە نێوان ئەو لایەنانەی کە هەن. من پێم وایە بەرحاڵ ئەو کۆنفرانسە دەبێ بە شێوەیەک دەستکەوتی هەبێ، دەستکەوتی باشی هەبێ. ئەڵبەت چاوەڕوانی ئێمە ڕاستەکەی ئەوەیە کە دەبێت دەستکەوتی باشی هەبێ. بەڕاستی هیچ بیانوویەک، هیچ پاسەوهێنانەوەیەک و هیچ هۆیەک نییە بۆ ئەوەی کە لایەنێک بەشدار نەبێ ڕاستەکەی، چونکو لە کۆنگری نەتەوەی کوردستان دەتوانێت پلتفۆرمێکی و پلتفۆرمێکی دیموکراتیکە کە هەموو کەسێک دەتوانێت قسەی خۆی تێدا بکە و هیوادارین کە هاوڕێیانی هەموو لایەک بێت بۆ بەشداری تێدا بکەن بۆی کە بتوانین ئەو دیالۆگە نیشتیمانیە سەرخەین دژ بە سیستەمی داگیرکاری لە کوردستانە و بۆ باشکردنی خەڵکی کوردستان. لەبەر ئەوە چاوەڕوانی ئێمە بڵێ ئەوەیە، بەڵام لە واقعیا چۆن دەکەوێتەوە هێشتا زووە بزانین. زۆر باشە. من هەندێک شتێکە هەیە ئێمە وڵات بۆ ئەوەی کە پرسیاری لەبارەوە بکە هەندێک گفتوگە زیاتر لەسەرکەین سەباب بچینە باشووری کوردستان. ئەلبەت مەسەلەی پرسی ریفراندۆم هەیە لەوێ ئێستا زۆر پرسێکی گەرمە شانبەشانی مەسەلەی کۆنگرێنەوەی ئێمە چۆن نتوانین هەندێک بەیەکەوە گریانین. ئەم پرسە دانا عومەر ڕۆژنامەوان لە شاری سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمانایە. دانا ئەم کاتت باش ئەگەر گوێ لە دەنگمان منەمەوێت لەبارەی ڕاوبۆچوونی خەڵک یا شەقام لەبارەی پرسی ریفراندۆمەوە بپرسم. ئێستا خەڵک لەگەڵ ئەم قەیران و کریزانی کە هەیە چۆن دەڕوانێتەوە پرسە؟ بەڵێ ئەم کاتتان باش ببوورە پرسیارەکە جوان نەگەشت لەگەر دووبارێکێتەوە. مەبەستمەوە بۆ پرسی ریفراندۆم گەرمترین پرسە، گەرمترین مژارە لە باشووری کوردستان. خەڵک بەگشتی ئێستا چۆن ئەڕوانێتە مەسەلەی ریفراندۆم، دۆسیەی ریفراندۆم و چۆن شرۆڤەیەکی بۆەکەن؟ هەڵوێستی خەڵک بۆەوە چییە؟ بەڵێ دیارە ئێمە وەکو ڕۆژنامەنووس کە ڕۆژان لە ناو خەڵکان ڕاوبۆچوونی خەڵک وەرەگرین لەو بارەیەوە. خەڵک بەگشتی لەگەڵ سربەخۆیایە، ینی سربەخۆیی بەلای ئەوان وەکو خەونێک وایە، بەڵام هەندێک لە خەڵک یا زۆربەی خەڵک باسیەوەکەن کە لەم بار و زروفەیە کاتێ باری اقتصادی باش نییە، کاتێک دەوڵەتان زۆربەی دژی ریفراندۆم دەرکەوتون و کاتێ لایەنەکان لە ناو یەکان ناکۆگنین، کاتێک ریفراندۆم لە بارەگایەکی حیزبی و بە شێوەیەکی حیزبی بڕیاری لێدرێ لە دام دەستگایەکی فەرمیەوە بڕیاری بۆ دەرناچێ، ئەم ریفراندۆمە جێگەی دڵخۆشی نییە و ئەم ریفراندۆمە نەهامەتی و برسێتی و قڕکردنی زیاتر بۆ خەڵک بە دوای خۆیان هێنێت. هەندێکیش بیرروڕایان وایەڵێن با ئەمیش بکەین، یعنی ئێمە هەر لەمە خراپتر نابین یا گوزەران و باری خەڵک لەمە خراپتر نابێ بە ئەمەش تاقیکەینەوە. ئەمە بەگشتی بۆ چوونی هاوڵاتیانە بەسەر و دوو تەرەفەیە دابەش بوون. زۆرینەیەک دیارە لە تەرەفی سلێمانی زیاتر یا شارەکانی تریش بە کەمینەیەک پێیان وایە کە ریفراندۆم لەم بار و زروفە کاتی نییە و بۆ میکانیزمە شێوازێکی باش نییە. باشە دانا، من لەبارەی مەسەلەی پەرلەمان کاراکردنی پەرلەمان و ئەمەوە پرسیارکەم، چونکە هەموو گفتوگویەکی چڕیش لەسەرەوە هەیە کە پەرلەمان کارا بکرێتەوە پاشان ریفراندۆم بکرێ، بەڵام لایەنەکانی بڕیاردەر کە بە گرنگی نازانن کە پەرلەمان کارا بکرێتەوە ئەکرێ بەبێ پەرلەمانیش بکرێ. بەڵام ڕای شەقام لەم بارەیەوە چی؟ ئایا شەقامیش لە مەسەلەی ریفراندۆم لە مەسەلەی پەرلەمانیش دابەش بووە یاخود ئەوانیش بەگشتی پیان وایە بەڵێ پەرلەمانە بێ مەرجع بێ؟ بەڵێ دیارە زۆرینەی خەڵک لەگەڵەوەیە کە پەرلەمان پێویستە کارا بکرێتەوە و ڕایەکی زۆرینەی خەڵگەوەیە کە تاکە سەرۆکایەتی کە شەرعەتی هەبێت لە هەرێمی کوردستانە سەرۆکایەتی پەرلەمانە. ئەو پێشنیارانەش کاکرێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆ یەک دانیشتن و دواتر گۆڕانکاری سەرۆکایەتەکەی خەڵک پێی وایە ئەمە سیناریۆیەکی خراپە، پێویستە ئەگەر گۆڕانکاری بکرێت لە هەر سێ سەرۆکایەتەکەی بکرێت، ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە بۆ هەمیشەیی کارا بکرێتەوە، چونکە ئەمە دام و دەستگایەکە کە تاکە مەرجع بۆ نوێنەرایەتی خەڵک و پێویستە بڕارەکان لەوێەوە دەربچن و پێویستە لەوێەوە چاودێری بڕارەکان بکرێت. باشە، من ئەگەر دوایین پرسیار هەر لەبارەی ریفراندۆم و ناوچە کێشە لەسەراوەکانەوە بکەم، ئەو ناوچانی کێشەی لەسەر لە کەرکووک و
جەلەولا و شنگال ئەو دەوروبەرە لەم بارەیەوە ڕاوسەرنجی خەڵکی ئەو دەڤەرە چییە یاخود یا ڕیفراندۆم و ناوچە کێشە لەسەرەکان ئەم دۆسیە چۆن قسەی لەسەرە کرێن؟ بەڵێ دیارە ئەوەی کە بڕیاری لێ دراوە لەو کۆبوونەوەی کە لە پیرمان کرا بە بەشداری هەندێک لە حیزبەکان بڕیار وایە کە ڕیفراندۆم لە ناوچە جەناکۆکەکانیش بکرێت بەڵام ئەمە پرسێکە تەنها پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە بێ حکوومەتی ناوەندی عێراقیش لەسەر ئەم پرسە ڕازی بێت تازەترین لێدوان ئەندامێکی مەکتەبی سیاسی مەکتەبی بەڕێوەبردنیەکێ لە حیزبەکان لە فەیسبووکی خۆی بڵاوی کردێتەوە کە مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان توێتی ئەگەر لەم ڕیفراندۆمەشە ناوچە جەناکۆکان دەنگنێنەوە بۆ ڕیفراندۆمی داهاتوو دەنگێن کە ئەمە نیگەرانی خەڵکی لێکەوتوێتەوەڵێن تۆ هەر لە ئێستاەوە مەسەن پشت کردت ناوچە جێناکۆکان یا بەجێ دێش بۆ ڕیفراندۆمێکی تر ئەمە دیسان وەکو مادی 140 لێ کە چەند ساڵێکە بڕیاری جێبەجێکردنی دراوە و هەتاکو ئێستا پشتگوێ خراوە دیارە خەڵک لەوە نیگەرانە خەڵکی ناوچە جەناکۆکان لەوە نیگەرانە کە ڕیفراندۆم لە ناوچەکانی ئەوان نەکرێت یا هەندێکیشیان پێیان وایە کە هێشتا پرسی برسێتی و ژێوی و موچەی خەڵک لە پێش ڕیفراندۆمەوە ئەوان کێشەیەوەیان هەیە کە چەنداهاتی و ناوچانە بۆ خۆیان سەرف بێ کێشەیەوەیان هەیە کە ئیدارەکانیان ئەگلا بکرێتەوە موچە و ژێوی خەڵک بکات کەسابەتی خەڵک لەو ناوچانە وەستاوە بەوەی ئەوەی حکوومەتی عێراقی خزمەت گوزاریان نەگەێنێتێ نە حکوومەتی هەرێم وەکو پێویست خزمەت گوزاریان نەگەێنێتێ لەم نێوەندەیە ئەوان بوونەتە قوربانی یان وایە پێویستەمانە حل بکرێت و ئەگەر ڕیفراندۆمیش بکرێت قەرار بێ بکرێت ئەبێ لە ناوچەکانی ئەوانش بکرێت. باشە زۆر سپاس دانا عومەر ڕۆژنامە نووز لە سلێمانیەوە لەگەڵمانەوی سپاس بۆ بەشداربوونت. بەڵێ بینەرانێژە دەگەڕێم وڵای کاگڕێبوار بەر لێ بێمە سەر مەسەری ڕیفراندۆم کە دانا وەکو شەقام ڕای گشتی باشتر شرۆڤە کرد مەبەستمەوەی بسم کە لە ڕابردوودا هەمیشە بازەوە کراوە دەڵێن یەکێ لە هۆکارەکانی لەبەستنی کۆنگرەی نەتەوەیی گوشاری هێزە دەرەکیەکانە نمونە ئێران و تورکیا و ئەمانە دێنەوە کە گوشاری ئەوان وای کردووە لەسەر هەندێک لایەنی حیزبی یانی سیاسی کە ئەو کۆنگرێ نەبەسرێ ئەو گوشارە ئێستاژ هەیە بە بۆ چوونی ئێوە ئەگەشتێکی وا هەبێ دەبەرەوە بوومەوەی دەپرسم لە ئێستا باسەکەی کە تورکیا بۆ خۆی بۆ نمونە لەبەر گۆڕان و تەواوی گۆڕان ناوچوونی ئەو سیستەمەیەکە هەیە ئێران بە هەمان شێوە ئیتر ڕژێمەکانی دیکەش بەڵام ئایا ڕاستە ئەم گوشارە ئێستاژ بەدی دەکرێت کە هەبێ؟ بێگومان ڕەنگە ئێستا بەڕاستی لە هەر کاتێککە زیاتریش بێ هەروەکو چۆن کاری خەڵکی کوردستان ئەوەیە کە لە یەک نزیک بوونەوە یا کارێکی لە ئەرکەکانی کۆنگرێنەوەی کوردستان ئەوەیە کە خەڵکی کوردستان و لایەنە سیاسی و ڕێکخراوە سیاسەکان لە یەک نزیکاتەوە کارێکی یا ئەرکێکی سەرشانی داگیرکارانیش بوو خۆیان ئەوەیە کە خەڵکی کوردستان لە یەکدا ببڕن لەسەر پێکاتی جیاواز لەسەر مەسەبی جیاواز لەسەر ئەتنیکی جیاواز و هەروە لەسەر حیزبی جیاواز و عەشیرەتی جیاواز دابەشیان کەن چونکە بەو شێوەیە دەتوانن سەفەر بە خەڵکی کوردستان ببن و دروست ئەوەیە کە دەیکەن دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێران بە تایبەتی بۆیە باسی و دەوڵەتەکەم ئەوان زۆر چالاکەن زۆر هەوڵ دەدەن کە لە ڕێگای نفوزی خۆیانەوە لە ڕێگای خەڵکانی خۆیانەوە لە ناو کوردستانە وا بکەن کە کۆنگرەی نەتەوەیی کوردستان نەتوانێت بۆ ئەرکانە هەڵسێ کە پێویستن وەکە لە ئێستاە ئەرکی سەرشانی ئەرکی مێژووی خەڵکی کوردستان و دەبێت جێبەجێ بکرێن بێگومان ئەو فشارە هەیە و بێگومان ئەو کارە هەیە و کارێکە کە ڕەنگە وەکوتم بەس لە ئێستا لە هەر کاتێککە زیاتر بێ بۆ نمونە دەوڵەتی تورکیا کە زۆر بە توندی دەستی وەداوەتە ڕۆژئاوای کوردستان هەموو سووریا بە خەڵکی کوردستان هەر ئێستا هێرشێکی زۆر گەورەی ئاسمانی و زەمینی هێناوەتە سەر سنووری کوردستان لە باکوور و لەسەر باکوور و باشووکە ئەوە زیاتر لە ماینکە شەڕێکی زۆر گەرم شەڕێکەکە کە بەتەواوی هەموو جیهان ئاگادارە بەڵام بەداخەوە باز ناکرێ و هەروەها لە فشارەکانی بۆ سەر باشووری کوردستان لەسەر دەستێوەردانی بەتایبەتی ئاسکەریەوەی کە مۆڵگای ئاسکەری لە باشووری کوردستان دروست کردووە و هەروەها دەوڵەتی ئێرانیش بە هەمان شێوەی کە هەر لە کوشتنی کۆڵبەری کوردەوە کە هیچ گوناهێکیان نییە هەتاکو دەستێوەردانی سیاسی و ئاسکەری زۆر گەورە لەسەر ئاستی عێراق و سەر ئاستی ئێرانەوەانە هەمووی ئەوانە کۆمەڵی فشارن و مداخەلەی ڕاستە و خۆن بۆ ئەوەی کە ئێمە وەکو کۆنگرەی نەتەوەیی کوردستان یا ئێمە وەکو خەڵکی کوردستان نەتوانین ئامانجا نیشتیمانەکانمان زوو بە زوو جێبەجێ بکەین سەرڕای ئەوەی کە خوێنێکی زۆریشی بۆ دەین. باشە پرسی ڕیفراندۆم ئەگەر هەندێک ئەوە باس بکەین ینی دیارە کۆدەنگی کورد بۆ ئەوە گرنگە ئەگەر مەسەلەن پرسێکی
ریفراندۆم یا دەنگدانێک بکرێ یا هەوڵێک بۆ خۆسەری کورد بدرێت دیارە کۆدەنگی لایەنەکان پێویستە بۆەوە چونکە داناش باسی کرد بەهۆی بوونی ناکۆکی لە نێوان لایەنەکاندا ئەوای کردووە کە بەشێک لە خەڵک بێهیوا بێ بەم ڕاپرسیە یا بەم خۆسەریەی جابوونەوەی کە ئەگەر باسە کرێ هاتنە لایەکی لایەنەکان چەندێک گرنگە بۆ سەرخستنی پرۆسەیەکی جدی ڕیفراندۆم وەکو دەست پێشخەریکی وێسا هەیە کرێ بۆ نمونە چۆن ئەمە وەکو دەواازەیەک یا وەکو پاڵپشتێک ببینێ دروست ئێمە ژەومان دەوێت ئەو کۆنفرانسە بۆ هیوایە بێکە هەموو لایەنەکان کۆ ببنەوە کە زیاتر لەسەر مەسەلەی ڕێفەراندۆم قسە بکرێ بەڕای من نەکەوە هەر گرنگە بەڵکو پرینسیپێکی سەرەکیە بۆ ئەوەی کە ڕاپرسێکی یا ڕاپرسێکی گشتی کە سەرکەوێ ڕێفەراندۆمێک سەرکەوێ چونکو کاتێک کە تۆ ڕێفەراندۆم ئەنجام بدەی هیچ خۆ حازریەکت بۆ نەکرد بێ هیچ خۆ ئامادەکردنێکت بۆ نەکرد بێ لایەنەکان زۆر دوور بن لەیەک لە هەموو ڕێکۆ زۆر دوور بن لەیەک و نەک هەردوو بن لەیەک یعنی لە شەڕێکی سایکۆلۆژی و دەرونی و لە شەڕێکی ساردا بندش بەیەک بێگومان ڕێفەراندۆمێک ناتوانێت سەرکەوێت تۆ زیاتر زەرەر لە خەڵکی خۆت دەدەی زیاتر سەر لە خەڵکی خۆت دەشێوێنی لە کاتێکە خەڵکی باشووری کوردستان خەڵکێکن برسین تیونون بێکارەبان بێ ئاون ئایندیان دیار نییە ساڵەهایەکە موچیان وەرنەگرتووە لە دۆخێکی زۆر خراپی سیاسی و ئابووریا دەژین بێگومان تۆ زیاتر سەریان لێ تێگەدەی بێگومان کارێکی دروسترە کە ڕێکخراوەکان هەموو پێکەوە بن هەموو لەسەر ئەو مەسەلەی ڕاپرسی گشتیە بتوانن یەک بن بتوانن خاڵەکان جوان ڕوونکەنەوە بتوان ئامانجەکان ڕوونکەنەوە و بتوانن پلانی بێ و پلانی سێدا بنن بۆ خەڵکی کوردستان و ڕێنمایەکان بکەن کە چۆن بکەین و چۆن نەکەین قازانجی ئەو بۆ بەشەکانی دیکەی کوردستان و هەروەها چۆن پشگیری بەشەکانی دیکەی کوردستان بۆ باشوور وەدەستبێنین بەستانە ئەم ڕاوێژە لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستانی شا بکرێت تایبەت بە مەسەلەی ڕێفراندۆم بێگومان چونکە ئەوان بەشێکی گرنگن لە خاکی کوردستان ئێمە زۆر بەهاڵە بەداخەوە کە هیوادارم ئەوە دووبارە نەبێتەوە هەوڵ بدەین دروستی کەینەوەی کە زۆر کەس تا ئێستا لە باشووری کوردستان وشەی باشووری کوردستان بەکار نابن هەڵ دەڵێن کوردستان یعنی هەموو کوردستانیان کردووە بە باشووری کوردستان ئێمە ڕۆژهەڵاتێکی کوردستانمان هەیە باکووری کوردستانمان هەیە ڕۆژئاوای کوردستانمان هەیە ئێمە باز نزیکەی 50 میلیۆن کورد دەکەین باز لە کۆمەڵێک بەشی کوردستان دەکەین کە لە بەرابەری باشووری کوردستانە ئەو خەڵکانەی دیکەی لە ڕۆژهەڵات و باکوورەوانە دڵسۆزی خەڵکی باشووری کوردستان بوون لە سەدان جار لە مێژوایە یا هاوکاری و یارمەتی گەورە و گرانن بە خەڵکی باشووری کوردستان پێشکەش کردووە لەبەر ئەوە زۆر گرنگە کە ڕاوێژ لەگەڵ ڕێکخراوی ئەوان لەگەڵ تاکەکەسی ئەوان لەگەڵ ڕۆشنبیری ئەوانە لەگەڵ خەڵکی کوردستان بەگشتی بکەین چونکو بۆ ئێمە پرسێکی نەتەوەی گشتیمان هەیە پرسێکی نیشتیمانی گشتیمان هەیە پرسێک نییە کە هەر تایبەت بە باشووری کوردستان بێ یعنی ئیمکانی نییە کە خەڵکی باشووری کوردستان لە ئیسۆلەکردنی پرسی خۆیان بتوانێت سەرکەوتوو بێ ناتوانێت وا بێ هەر لەبەر ئەوەیە ئێمە دەبێ هەموو هێز و توانایەک هەموو وزەیەک لە هەموو کەسێکی لە هەموو تاکە کەس و پێکاتێکی کوردستان کە دەڵێم کوردستان بەگشتی کوردستان نەکرد باشووری کوردستان وەربگری باشە من لەگەر دوایین پرسیارکەم تا ئێستا دیدارەکانی ئەم شاندەی کەنەکە کە ئێستا لە باشوورە لەگەڵ لایەنەکانی باشوور و کەجەکە بووە بەڵام پلانەکە بەو شێوەیە کە لەگەڵ لایەنەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژاوی کوردستانیش ئەو دیدارە بکرێ بێگومان دەبێ وا بێ دەربازی ڕۆژاوی کوردستانیش ببن ئەگەر بگونجێ لە ڕۆژاوی کوردستان من ئاگادارم کە ئەو هەوڵە هەیە ئێستا و زۆر کۆبوونەوە کراوە دیارە ڕۆژاوی کوردستان لە دۆخێکی شەڕایە بەداخەوە دەواازەی سیامەڵکە داخراوە کارێکی وای کردووە کە خەڵک لە بینی ڕۆژئاو و باشوورە ناتوانن بە ئاسانی نەگەنە بە ئاسانی بەڵکو بەداخەوە کە ناتوانن یەکتری ببین ناتوانن هاتوچۆ بکەن دیارە ئەوە زەرێکی زۆر گەورە لە یەکێتی نیشتیمانی و لە هەوڵی نزیکبوونەوە لە یەکتر دەدا لەبەرەوە هیوادارم کە هەر ئێستا دەواازەی سیامەڵکە بکرێتەوە ئەگەر مەسەلەی ڕاپرسیی گشتیش لە بۆ باشوور لە ئارادایە بۆی کە ئێمە بتوانین هەموو هێز و وزە و توانای خۆمان بکەین بەیەک بەڵێ هەوڵێکی وە لە ڕۆژئاوای کوردستان ئێستا هەیە بەڵام وەکو عەرزم کردی زەحمەتە لەبەر کۆمەڵی خۆی پراکتیکی زەحمەت کراوە لە ئەو هاوڕێیانەشی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە باشوور هەن هیوادارم هاوڕێیانی ئێمە لە کۆنگرێنتەوەی کوردستان بتوان سەردانی ئەوانیشکەن لەگەڵ ئەوانە دانیشن و هەمان ڕاوێژ کە سەبارەت باشووری کوردستانە لەگەڵ ئەوانیش بنە پێش چکو بێگومان ئەوانیش بەشێکی گرنگی بزوتنەوەی ئازادی خوازی خەڵکی کوردستانن زۆر زۆر سپاس بە ڕێزێ بۆ ڕەشید هاوسەرۆکی کەنەکە سپاس کە حەزێت کێشە میواندایری ئێمە قبوڵ کرد سپاس هاوجام سپاس بێەوە بەڵێ بینەرانی هێژا دەربازی تەوەرێکی دیکە دەبین کە پەیوەست بە باکووری کوردستان و تورکیا زیاترە ئەویش ڕەوشی دواییە لەو پارچەی وڵات گرتن و ڕاوەدونان و سزاگەیاندنی ئازادی خوازان و دموکراتی خوازان لەو پارچەی کوردستان واتە لە باکوور و لە وڵاتی تورکیاش زیاتر دەبێت هەڵبەت لە بەرامبەر ئەوەش چالاکی نەڕزایی بوون زۆر هەیە لەگەڵ هەموو ئەوانشدا دوایین جار کە پەرلەمانتارێکی جەهەپە گیرا و زیندانی کرا
جەهەپەش مەجبورمە ئیدی ئەو بێدەنگیە بشکێنێ کە تا ئێستا بێدەنگ ببوو زانی کە سەرە هاتوتە سەر ئەویش ئیدی مەجبور و بێتە سەر شەقام ڕێپێوانێکی ئەوانیش لە ئەنقەرە بۆ ئیستانبول دەستی پێکردووە دۆسیەک دەبینن دوای قسەی لەسەرێکی تا دەچێت ژمارەی دەستگیرکردنی ئازادی خوازان لەلایەن حکوومەتەکەیە کەپەوە زیاتر دەبێت. دادگای تورک سزای زیاتر لە 65 ساڵ زیندانی بەسەر چەند ئەندامێکی هەدەپەدا سەپاند. 7 کەس کە چەند ڕۆژبەر لە ئێستا بە تۆمەتی بڵاوکردنەوەی هەواڵ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن پۆلیسی تورکەوە دەستبەسەر کرابوون برابوونە دادگای شاری ئیزمیر لە دوای ئیفادە لێوەرگرتنیان بە تۆمەتی پڕۆپاگەندا بۆ ڕێخستنی نایاسایی دوێنێ بڕیاری زیندانیکردنیان بۆ دەرچوو. پێرێش دادگاکانی تورک بڕیاری 65 ساڵ و 9 مانگ و 15 ڕۆژ زیندانیان بۆ 9 هاوسەرۆک و بەڕێوەبەرانی هەدەپەی شاری ئایدێن دەرکردبوو. زانرا کە یەک لە ئەندامانی هەدەپە ئێستا لە زینداندایە بە ناوی شاجان تۆنان لەگەڵ ئەوەی نەخۆشی شێرپەنجەی هەیە بەڵام خراوەتە زیندانەوە و باری تەندروستی نالەبارە. پارێزەرانی تۆنان لەبارەی خراپبوونی تەندروستی ناوبراوە و هوشیاریان داوە بەڵام تا ئێستا هوشیاریەکەیان لەلایەن کاربەدەستانی حکوومەتەوە بە هەن نەگیراوە. لەلایەکی ترەوە چالاکی مانگرتن لە خواردنی ئاکادمیسیەن نوریە گولمەن و مامۆستا سەمیح ئۆز ئاکجا لە بەرامبەر ئەوەی لەلایەن حکوومەتی یاکەپەوە لە کارەکانیان دوور خراونەتەوە لە 102مین ڕۆژیدا بەردەوامە. گروپێک کە ئەمڕۆ بە مەبەستی پشتگیری چوبوونە شەقامی یۆکسەلی ئەنقەرە لەلایەن پۆلیسەوە هێرش کرایە سەریان و ئاستەنگیان بۆ دروست کرا. لەم نێوەندەدا ڕێپێوانی لایەنگرانی جەهەپە بە ناوی ڕێپێوانی دادپەروەری لە ئەنقەرەوە بۆ ئەستەمبۆڵ لە دوای دەستگیرکردنی پەرلەمانتارێکی پارتەکەیان لە ڕۆژی چوارەمیدا بە پێشنگایەتی سەرۆکی جەهەپە کەمال کلجداروغلو بەردەوامە. ئەمڕۆ ژمارەی چالاکوانان لە دوێنێ زیاتر بوون. لە لێدوانێک لە شوێنی چالاکیەکەیان کلجداروغلو ڕوو لە ئەردۆغان وتی هەر فیرعەونێک موسایەکی هەیە. شایانی ئاماژەیە ئەمڕۆ هەریەکە لە هاوسەرۆکانی گشتی کۆمەڵەی مافی مرۆڤ ئۆستۆرک تۆرگدۆغان سکرتێری گشتی وەقفی مافی مرۆڤی تورکیا مەتین بەکاڵچی پارێزەران ئۆرۆل بۆسکۆرت و ئۆغورد کازان چوونە ناو ڕێپێوەرانەوە. بەڵێ بینەرانی ێژە دوایین زانیاریش هەر لەبارەی باکووری کوردستان و بێ و زانیارەی دی هەبەر لێرەدا بڵاوی کردووەمەوە بۆتان بخوێنمەوە کە بەڕێوەبەری هەدەپەی ناوچەی یەنی شەهری مێرسین بە ناوی نیعمەت ئەرتۆغڵو لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر کراوە لە گەڕەکی چیفتیکۆی لە ناوچەی یەنی شەهری شاری مێرسین پۆلیس هەڵکوتاتە سەر ماڵی بەڕێوەبەری هەدەپەی ناوچەکە بە ناوی نیعمەت بەڵێ ئەرتۆغان و دەستگیری کردووە. ئەوە وێنەی ناوبراوە. بینەرانی هێژە ئەم بابەتە لەگەڵ بەڕێز ئادەم گەڤەری پەرلەمانتاری هەدەپە گفتوگۆ دەکەین. بەڕێز ئادەم ئێوارە باش ئەم دەخوازین لەسەر ڕەوشی دایی لەوە بپرسین هێنجی گرتن و بنچافکردن زێدە دەبێ ئەم ڕۆژ بە ڕۆژ دەبیستین و سزایە هەدەپەیی و ئازادی خوازان زێدەترە ڕەوش چاوایە نەها؟ بەلێ ئێوارەوە باش وەکی نوچەی وەدا دەرباز دەبە بڕاستیژی ڕۆژ بە ڕۆژ گرتن و بنچاوکردن زێدە دەبە لێ ئەو پێیواژوەیە وە کۆنزانن و پشتی هەفتەی خزیران 2015 دەست پێ کرد وە کۆنزانن و پشتی شکستنە حکوومەت AKP و حتا ئیرۆ ئەو کۆنسەپتە شەر تایب ئەردوغاندایە پێشیاخە حتا ئیرۆ نەتەنێ گرتن بنچاوکردن وە کۆنزانن و قڕکردنە باژارên Kurdistanê şevitandina malan û wêrankirina bajaran û taxan û piser jî bi kuştina sedan ciwanan û xelkê me zarozêç û mezinên me û serrayî jî wek min zanin ku goçberî çêbû berabera jî wek min zanin ji ber ku bi tunditujî îktidara xwe Tayyip Erdogan serpiyan dike ji bo ku muxalefeta HDP pêdeng bike û biçewsîne mecbur ma û aliyekî bi PKK ra gelê Kurda şertkir aliyekî jî êrişên mezin anîn ser HDP
والحاصل بکن زانن کو پیشی هفسروکی الموکیل مگرتن پیشاجی گلک نونرین ما ریوبرین من پارتی ما هدفی و پارتین دن و سازین سویجی بکن زانن کو بنچاو کرن و پیشاجی به محکمه به دادگاه به حقوق به کسوچ اگوان هبه به مهان همو خستن حوس زندانان و کنزانن کو هجمار وان ایدی نیزی 10,000 کس آنه کو او کسین کنا هم گرتی و هم جی بنچاوکری لی دیسا و کنزانن کو جبر کو هم یکی مجدار 2016 هم جی او البجارتن رفراندوم 16 نیسان ای سال دیسا شکستن من مازن جبر کو سیستم طایب اردوان رژیم و کنسپت و شر خار و تکچو دیسا جی مجبور ما او اپراسیون لشکری یم پولیسی هم لسر گل کرد هم لسر هدفی کم نکرد و ای روژی دوی آرمانجی ای روژی دوی پروسیدور دای پیشه خواه که حیف مخابن گرتن و بنشاو کرن هر بردام باشا از دخوازم علی دروی کردان جی چتیک بپرسین ها ام دبینی ایدی آقا گشتی آستکی اوسا کو نتنی کردان او آلیگرین یعنی دوستی کردان بلکه نها ایدید بین هر شخول لسر جه پیوانه جی دست بکریه مثلا گرتنی بام بیجن سزا دانی پارلمانتاری کی جه پا و ساکریه کو جه بجیدی ناچار مایا در کویت سر شقامان و نها مشکی چکرین نبری استانبول انقره یعنی ما بس تمنوا چما ترکی آقا نه هرشی خوب بسر جه پیانجی دست بکریا ترسیوی یا پلانیوی چیا؟ بله ام جه قلشتار اوغلی و جهتر را بجن روز باش شکر یعنی پشتی 2 سالان گرتن و کشتن ظلم زورداری سیستم طایب اردوان اگر بو پیچه که جه و جه پر لاینگیری و سروکی کمال قلشتار اوغلی هشار به کو فداکاریه که بکه فداکاریه که هری بچوی کو دست به مشکی کرد به راستی دیساجی هم دیساجی پیروز دکن یعنی که لسر ناوی دموکراسی لسر ناوی عدالت لسر ناوی لهمبر راغونه لهمبر ظلمه هم کارک پیروز بینن لی حیف مخابن گلک درنگ ما دیساجی هم هیوید که انشالله او ظلم زورداریا کو گلی کردیته و گل ترک نبینه که گل ترک جی بگی هوارا گل کرد به هور پیشی آوی سیستم اوتاریتر یا طایب اردوان بگرم لی دوی هم وی اشکره بیجن ترکی پرسکره کن سیاسی بنگه هاوی مجال کرده پرسکره که کرده حتی که مسئله کرد چاره سر نبه داوی پیشی هر چقدر کرد ظلمه ببینن جی پیرا ملت کل ترکیه دجین کسی کل ترکیه دجین که وقت مخالف لهم بر طایب اردوان دچم هموش ده غدری ببینن هموش ده ظلمه ببینن هموش ده نحقی ببینن لی حیف مخابم اوا بسالان منه کاری همجگل ترک ایکو دموکرات خواست ایکو همه بجن مخبرور هم بدن زانین که سیستم ترکیه دماغ و اتوریتر دبه دماغ دست به نیاساتی نقانونی دکه نتنه کرد زرار دبینن تواهی ها گلین ترک زرار دبینن حتی روشا روجلاتا ناوین جبر مجارا کل خراده به نا ایرو اگر که پرسگریک دنابرا ترکی ایرانی ده هبه اگر که دنابرا سوری ترکان ده شهر هبه اگر که نابرا امریکای روسیای و عربستان ترکی نخوش به و اکون زانن که پرسگریک سرکه کشه و سرکه کشه کرده جبر ویلی ام دهان جاران که هفترو که مجی اندام مجی و سرکشین حرکت کرجی دما که بانگوازی لگل ترکی دکین که دبیجن دوی ام لترکی روشه که آرام چکن سیستم که دموکراتیک آوا بکن و همو گلیم ترکی جی استفاده بکن او وسط زانین که ام جخواه را تن استاتویت خوازن ام تن جخواه را دموکراسی خوازن ام تن جخواه را حق مافت خوازن نبوسایه جبر که ام باور دکن که روجلات ناوین همو ملت همو چین همو طایفه همو مذهب نگیجن حقیقه نه سیستم دموکراتیک آواز ده نه عدالت نه آشتی تجبون آویشی ام کرد همو ملتان زیده تر
احتیاج ما دموکراسی باوریا ما دموکراسی آشتی آرامی هست منویجی دما کو هم جالسالین دموکراسی خازن هم جبو همو گلت خازن جبو کو تو گلک تو چینک تو مذهبک نگیجه تنگازی ظالمان جو اوتوریتان ظلمه نبینه نه حقی نبینه ما دماکو لیپرسین در حقی مدهاتم وکرن هر سروکی موکیلی مهاتم بنچار کرن دویدم میدم من پارلمنت و ترکیه جهپی راج بود من گفت پشکری ندن نه حقی نه یاسایی طایب اردوغان که او دخواست که دخول مازغی سر مراکه که حیف مخابن تاوی که باوری آوان و یاسایی نبوجی لی کلشتار اغلی جبر که ترسا طایب اردوغان پشکری دا سیستم آن که ایرو ایده وکیل ایوانجی به قانون به یاسایی کت الحبس زندانا ممکنه که کلشتار اغلی بخواهی پیشروجی درک پیش دادگه و به زندانی گرنش. باشه از پرسی خود داوی بکم برز آدم نها تشتكي بالا مرود كشيني تركيا بخول لناف خودا لبروبلام واريشي بر مزن دجي وكي هون بحث كرن اما نهاد بيجي ام هاريكاري دين ولاتي وكي قطر او برايمه ام بشجيريا قطر دكن ام نايلين قطر كو بتنه بمين يعني بنرين هوا عقب دخوازه تشتك وشيره لسر گوتنيكي وسا كو اوقاز آریشا پروبلم نه بلی ولاد هبه لی دخواست بیجه امی دستک بین ولاتی که دین کو بتیرور هاتیه تاوان بار کرن تو باوری آخوا آکپی بلا کسک نینه آکپی دمه که تنگاسی دا گل ترک مجبور ما هل بجیره جبو کو دولت ترک دیگ نکچه جبو کو او قریزا خیرانا اکونومیک خلاص ببه و عالیه که جبر کو ترکیه آلترناتیو تنه و سال 2000 او کسی که رفاه پارسی جدا بون ایوی یک دانه گل جی مجبور ما باوریا خوان آنی خیرت آخواه تصمیم وان که ایراده آخواه و او 15 سال حکومت آکپی تاوی که همو دولت خصیه بین دستی خواه جی به وی منطق آخواه به وی هشمندی آخواه یا که امنه پرست یا محافظه کار که حیف مخابن ناوی اسلامی لیگ اکیریه که تا علاقه اسلامی تنه هم لروجلات ناوین بویا بلا سبب کو هر آریشه که همه بیجن که بخوین دبه سبب که زرارا برجواندین گل روجلات ناوین پیشنگی های آکپت که آکپه و کن زانن که دوستنیا خوب عربان را بری نا زیده کربو جبر که هرک ستورج عربان دستان که ولاتین عربان که پری پترول و پترو دلار بون و جبر کو پشت ایرشن سوری شهر سوری درکت نابرا دولت عرب آنجی جو خواهی بیجن نخواهش بو تایی برد آنجی که تا تنگاسی مجبور ما به هند دولتان را بخواه یک جوانش قطر بو قطر هم پرین دلار پرین پترول دا ترکیه کو ترکیه اوانه و کنزانن کو به یاسایی جنه هاتیه هلگتن و یک جه نه تومار کریه جبر جی او پره که رش دنیا عالم پیزانه آمریکا اروپا جی پیزانه که او پره رش نهاد سیستم ترکیه اکونومیک دسته زبراندن به دست آکپی لی او وکی کپ آویه که ایرو های اصابه چنش برویجی او پره جی قطرستانیه او تکیلین که به قطر کرن سوری بونه سبب قتلام هزاران انسانان خصوصا جی پشکری دانه دایشی النصرای و جبهت النصرای یدن ایرو جبو کوی وشیره او تکیلین قریج در نکه دوست خواهی برای عربستان و قطر ببخشن کویت و نظام دولت مصر او نحمودان عالیه که ایرو دخوازه که وک متفقه که قطر بپاریزه لی وکو زانن که قطر نممکنه که به دست طایب پاکش کرن جبر که او جوک طایب قریجن از دوید که انشالله او قریجایی آنه دمک میزا جالی گل جی بیزانین که ایدی او سیستم طایب جی و یا قطر جی دیگ بچه که روشا همه بجن آرام لروجلات ناوین پیش بچه گلک سپاس برای آدم گفری پارلمانتاری هدف سپاس با تبلیغون و با گوتنیوا هم سپاس کن سرکفتن جبر خواهد سپاس بەڵێ بینەران هێژا بەم شێوەیە کۆتایمان بەم ئەکتوێلە گەرمە هێنا کە تایبەت بوو بە پرسی
یەکێتی نەتەوەی لە نێوان لایەنەکان پرسی ڕێفراندۆم و ڕەوشی باکووری کوردستان و تورکیا. سپاس بۆ ئێوە کە هاوڕێ لەگەڵمان بوون تا کۆتایی بەرنامە لە شاد و خۆشی تاپ.